ژمارەیەک هاوڵاتی کە ماوەی 20 ساڵە خانووەکانیان لە نزیک گەراجی بەغدای کۆنا لە سلێمانی ماوەی ساڵێکە لەلایەن شارەوانی سلێمانیەوە دەرکراون کە ژمارەیان 83 خێزانە و شوێنی ماڵەکانیان بەوتەی پارێزەرەکەیان دەکرێت با یەکەی نیشتەجێبوون. دوای ڕوخاندنی خانووەکانیشان ئێستا ئەوان کرێچین و لە شوێنێک زەویان پێدراوە کە هیچ خزمەتگوزاریەکی نییە. ڕێزان ئێمە وەک دانیشتوانی ڕەسەنی ئەم شارە لە ساڵی 1994ەوە لەسەر پارچە زەوی ژمارە 92 لەسەر 658 لە گەڕەکی ئازادی ناسراوە بە ئیسلاحی زەراعی نیشتەجێین. لە ساڵی 2012 شارەوانی سلێمانی شارەوانی سلێمانی لە بەرامبەر دەستبەداربوونمان لەو زەویە بڕیاریدا بە قەرەبووکردنەوەمان بە پارچەیە زەوی لە سنووری قولەرەیسی بەبێ ئەوەی ئەو پارچە زەویە هیچ خزمەتگوزارێکی هەبێت سەرەتایی هەبێت وەک ئاو کارەبا و ڕێگاوبان و لە ساڵی 2021 شارەوانی سلێمانی ئەو پارچە زەویەی ئێمەی لەسەر نیشتەجێبوون دای بە کۆمپانیایەک بە مەبەستی دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بەبێ ئەوەی قەرەبوویەکی دادپەروەرانەمان بکاتەوە. لە ئێستادا سەرجەم ئەو ماڵانە کە ژمارەیان 82 ماڵە بوونەتە کرێچی باری گوزەرانمان و ژیانمان زۆر خراپە. گەڕەکەکە لە ساڵی 1984 بۆ کوردانی فەیلی دروستکراوە. دوای گەڕانەوەیان بۆ زێدی خۆیان دراوە بۆم هاوڵاتیانە. لە ساڵی 2014 شارەوانی سلێمانی بۆ هەر یەک لە ماڵانە پارچەیەک زەوی لە قولەرەیسی پێداون، بەڵام بێ خزمەتگوزاریە و هێشتا تەنانەت زەویەکانی ئیفرازیش نەکراون. شارەوانی سلێمانی سکاڵای لەم ماڵانە کردبوو بە یاسای زیادەڕەوی. لە کاتێکە ئەم ماڵانە بە هیچ شێوەیەک یاسای زیادەڕەوی شمولیان ناکە. یاسای زیادەڕەوی لە دوای چوونەبواری جێبەجێکردنەوە کاری پێکرێ، بەڵام کە 2010 بەڵام ئەم ماڵانە لە ساڵی 1994ەوە لەوێ نیشتەجێمە بەپی مادەی 3 لە یاسای زیادەڕەوی ئەسەر ڕەجعی نییە، واتە ناگەڕێتەوە بۆ ڕابردوو. ئێمەش وەکو پارێزەر لە کەیسەکەیە هەساین تەمیزمان کردەوە بۆ محکەمەی جینایەتی سلێمانی بە سیفەی تەمیزی. دادگای جینایەتی سلێمانی قەراری داوە بەوەی کە ئەم ماڵانە بە هیچ شێوازێک تەجاوز نین، یاسای زیادەڕەوی بەسەریانە جێبەجێ نابێ و شارەوانی ئاماژەش بۆ ئەکا کە ئەم زەویانە هیچ خزمەتگوزارێکی سەرەتایی نییە و ئەسڵەن بۆ ژیان هەر نابێت. ئێستا نزیکەی 30 ماڵ لەم گەڕەکە ماون، ئەوانیش دیواری ماڵەکانیان بە قەڵەمی سوور بۆ ڕوخاندن دیاری کراوە. ئەوانەشی دەرکراون لە خانووی کرێدان و دەڵێن هێندە دۆخی داراییان خراپە کە ناتوانن پارەی ئاو کارە باش بدەن. شوێنەکانیشان پێچۆڵکراوە و زەویەکی دوورە دەست و بێ خزمەتگوزاریان پێدراوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.